شۆفێرانی سنووری برادۆستن بۆ وەرگرتنی چەند لترێک بەنزین زیاتر لە 15 سەعات لە نۆرەدا وەستاون. کەمی هاتنی ڕێژەی بەنزین وای کردووە بەم جۆرە ڕیزی دوور و درێژی ئۆتۆمبیل بوەستن. ئەم شۆفێرە ڕۆژێکی تەواوی مانگی ڕەمەزانی لە نۆرەدا بەسەر بردووە. لە پاشیوە لێرەمە هەتا ئێستا گەرەک دێن لێرە بەبێ سرا هیچ پڕە نییە، یعنی ڕاست ئاچن تێکەن و ئەڕۆن جا بەسەوانش ئەبێنەمەم عایدی دایرەینە و ئەجاوای دایرەی شۆرتێ و دایرەی ئاوێ و ئەو دایرانەنە ئەوانە شوەڕەکە خوانێ و ئەوان تێکەن ئەوی دیکەش دەبێت سڕای بگری سرەش لێرە ئەگری لێرە لێرە مجێ سرە هەتا وەکو ئەو گوندەوی. گرفتێکی دیکەی شۆفێرانی سنوورەکە ئەوەیە بە وتەی ئەوان لەو بڕە بەنزینەی بۆ سنوورەکە دێت لایەنی پەیوەندیدار بەشێکی لێدەدات بە فەرمانگە حکومی و حیزبیەکان. شۆفێران دەڵێن کارمەندانیان زۆر جار بەبێ نۆرەگرتن بەنزینیان پێدەدرێت. دام و دەستگانە حکومیە و حیزبیانە بێن و چیمەوشان لە سڕێ ڕاوەستن ئان لۆهما و چیەک لێ بکەنێ بکەنە کۆبوونەك شتێک هەموو چیەک بن ئەمە 10 ساعت 15 ساعت 20 ساعتە لێرە ڕاوێستین ئەو شتێن بە 10 دقەش ناچن تێکەن وەچن. هەفتانە یەک جار بڕی 36,000 لتر بەنزین بۆ تەواوی سنووری برادۆست دەنێردرێت. ئەو بڕەی دەژنێردرێت بەراورد بە ژمارەی ئۆتۆمبیل لە سنوورەکە کەمە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.